ئاماژە و پێشاتە سیاسیەکان دەری دەخەن کە جیهان بەرەو جەنگێکی دەریایی فرەجەمسەر هەنگاو دەنێت کە ئەمەوداکەی لا گەروی هورمزەوە تا دەریای باکوور درێژ دەبێتەوە. ئەم دۆخە هەڕەشەی لەسەر نرخی وزە و تەواوی ئەو سیستمە نێودەوڵەتیەش دروست کردووە کە لەسەر بنەمای ئازادی دەریاوانی و یاسای دەریایی دامەزراوە. بە پێی شیکاریەکی سایمۆن تیزدال کە لە ڕۆژنامەی گاردیانی بەریتانی بڵاوی کردوتەوە، جوڵە سەربازیەکانی ئەمریکا بۆ پاراستنی کەشتیە بازرگانیەکان لە گەروی هورمز درێژکراوەی مێژوویەکی کۆنیە وڵاتەیەکە لە سەدەی 19ەوە بۆ دەسوەردانی دەریاوانی دەستی پێکردووە و ئامانج لێی نەگۆڕینی ڕژێمەکان بووە و نابڵاوکردنەوەی دیموکراسی، بەڵکو تەنیا پاراستنی بەرژەوەندیە ئابوووریەکانی بووە. سەردەمی ترەمپ بۆ سەپاندنی باج لە گەروی هورمز و ڕێککەوتنی ئێران و عمان بۆ وەرگرتنی داهات لە جوڵەی کەشتیەکان دەکرێت ببێتە پێشینەیەک بۆ وڵاتانی دیکەی وەک تورکیا و ئیسپانیا و ئیندۆنیزیا تا ڕێکاری هاوشێوە لە سنوورە ئاویەکانیان بەجێ بهێنن. ئەمەش دەبێتە هۆی تێکچوونی سیستمی دابینکردنی کاڵا بەو پێی 80% بازرگانی جیهان با دەریا و زەریاکاندا تێپەڕ دەبێت. تیزداڵ باسی لەوە کردووە گرژیە دەریاییەکان تەنیا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و دەریای سووردا قەتیز نەماونەتەوە. سنوورەکە فراوانترە و گەیشتووەتە ئاستێکی مەترسیدار. لە ڕۆژهەڵاتی ئاسیا چین یاسا نێودەوڵەتیەکان فرامۆش دەکات و لە ڕێگەی دروستکردنی دوورگەی سەربازی لە ناوچە ئابوووریەکانی ژاپۆن و دەوروبەری تایوان هەوڵی سەپاندنی هەژمۆنی خۆی دەدات. لە ئەوروپا و رووسیاش مۆسکۆ بەرەیەکی نوێی لە دەریای باڵتیک و باکوور کردووەتەوە. رووسیا لە چوارچێوەی جەنگی ناوچەی خۆڵەمێشیدا ژێرخانە دەریاییەکانی ئەوروپا وەک کێبڵەکانی پەیوەندی و بۆریەکانی غاز دەکاتە ئامانج کە ئەمەش ڕوبەڕووبوونەوەی ڕاستە و خۆ لەگەڵ ناتۆ نزیکتر دەکاتەوە. سایمۆن تیزدال دەڵێت جیهان شاهیدی داڕوخانی لەسەر خۆی ئەو یاسا دەریایانەیە کە چەندین سەدەیە کاریان پێدەکرێت. لابری هاوکاری نێودەوڵەتی ئێستا سیاسەتی سەپاندنی ئەمری واقع بەهێزی سەربازی بووەتە باو. پەرەسەندنی پێشبڕکەی پڕچەکردنی دەریایی و تاقیکردنەوەی ژێردەریایی ئەتۆمیەکان ئاماژەن بۆ ئەوەی دەریاکان بوونەتە گۆڕەپانی جەنگێکی نوێ کە سەقامگیری و ئاسایشی سەراپای جیهان دەخاتە گێژاوێکی مەترسیدارەوە.